سڵتان لەبێوم کاتتان باش من چیا مرجێ دەمشەو لە بەرنامەی تاوتوێ لەگەڵتان دەبین. دەزانین کە ئالۆزیەکانی سووریا تا ئێستاش بەردەوامیە سەرڕێککەوتنی بەشار ئەسەد لە دوێنێوە شەڕ و پێکدادان لە ناوچە کوردستانیەکان لە ڕۆژاوای کوردستان لە سووریا لە نێوان گروپەکانی یاخود با بڵێن لە نێوان هەسەدە و چەند گروپێکی سەر بە نزیک لە تورکیا دەستی پێکردوتەوە و سەری هەڵداوەتەوە. وەک دەزانین کە ئێستا محەممەد بەشیر ڕاستپێردراوە بۆ پێکێنانی حکوومەتێکی ڕاگوزەر لە سووریا و گفتوگۆکان هەوڵەکان بۆ پێکێنانی حکوومەتێکی ڕاگوزەر لە وڵاتە دەستی پێکردووە. ڕۆڵی کورد لە حکوومەتە نوێیەکەی سووریادا چی دەبێت؟ ئایا ئەو ئاڵنگاری و ئەو کاریگەریانی کە هەبوون لە ماوەکانی ڕابردوودا لە ناوچەکەدا تا چەند مافی کورد لە سووریا دەڕاستێنێت. دەزانین کە لە سووریا بەهۆی بوونی چەندین پێکهاتەی جیاوازەوە بەهۆی بوونی چەندین هێزی سیاسی و سەربازی جیاوازەوە ڕەنگە پێکێنانی حکوومەتێکی ئینتیقالی بەو ئاسانیە نەبێت. بارتەقای ئاسانی کەوتنی بەشار ئەسەد کە دەزانین لە ماوەی دە ڕۆژدا کۆتایی بە حکومڕانی 50 ساڵەی خێزانی و بنەماڵی بەشار ئەسەد بوو لە سووریا. ئێستا هەوڵەکان بۆ ئەوەیە کە حکوومەتێکی ئینتیقالی لە ئەو وڵاتە پێک بهێنرێ کێ سەرۆکایەتی ئەم حکوومەت دەکات، کورد بەشیشی دەبێت لە ئەم حکوومەتەدا و تا چەند مافی کورد وەک خۆی دەدرێت. دەزانین لە ئەو هێزە کوردیانی کە لە سووریا ئێستا ڕۆڵی سەرەکیان هەیە هەسەدا کە لە ئەمریکاوە پاڵپشتی دەکرێت و ئەنەکەسەشمان هەیە لە لایەکی دیکەوە کە ئەوانش هێزێکی کاریگەرن لە سووریا. لەولاوە ئۆپۆزیسیۆنی سووریا و گروپە چەکدارەکانی سووریا، هەیئەی تەحریری شام و چەند گروپێکی دیکە بە هەمان شێوە توانیویانە ڕۆڵیان هەبێت لە ئازادکردنی سووریا. ئێستا هەوڵی لایەنەکان شڕتر بۆتەوە وەک ئاماژەم پێکرد بۆ دروستکردنی حکوومەتێکی ئینتیقالی و وڵاتانی ئیقلیمی و ناوچەکەش بە شێوەیەکی گشتی چاویان لەسەر ئەوەیەکە گۆڕانکاریەکان لە سووریا بە چه ئاڕاستەیەک و چۆن دەبێت. ئێمە ئەم شەو لە بەرنامەی تاوتوێ قسە دەکەین لەسەر سیناریۆکانی داهاتووی سووریا چی دەبێت، ئەم حکوومەتێک کە باسی لێەوە دەکرێت چۆن دروست دەبێت، عقیبەتی کورد لە سووریا بە چه ئاڕاستەیەک دەبێت، ئایا کورد مافی خۆی لەم با بڵین هاوکێشەیەدا پێدەدرێ. هەموو ئەمانە ئەم شەو لەگەڵ میوانەکانم کارۆ خۆشتان سەرۆکی ئینستیتۆی تۆژینەوەی ئەمریکی کوردی کە بە شوێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت و هەروەها ڕێبوار فەتاح نووسەر لە بریتانیا و لەگەڵمان دەبێت قسەی وردی لەسەر ئەەکەین. سەرەتا بە خێراتنی هەردوو میوانەکەم ئەەکەم سوپاس بۆ هەردوو میوانەکەم کاک کارۆخ و کاک ڕێبوار بەخێر بن بۆ بەرنامەی تاوتوێ. سپاس بۆ ئێوەش. کاک کارۆخ ئەگەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم، ئێوە خوێندنەوەتان چییە بۆ بارودۆخی ئێستەی سووریا و قۆناغی دوای کەوتنی بەشار ئەسەد؟ دەکرێت بڵین ئەمەی کە ئێستا لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا ئاڵۆگۆڕ و یاخود با بڵێم گۆڕانکاریانی کە دروست بوو لەسەر ئاسی سیاسی و دروستکردنی حکوومەتێکی ئینتیقالی لەسەر ئاسی و ئالۆزیانی کە ئێستا لە ناوچە کوردستانیەکانی سووریا ڕوودەدەن، ئێوە پێشبینی چی دەکەن؟ باشە کاک ڕێبوار، ئێوە چی دەڕێن لەبارەی دۆخی سووریا و ڕۆڵی ئەمریکا و با بڵێن وڵاتانی ناوچەکەش لە ئەم حکوومەتە ئینتیقالی کە قەرار وایە دروست بکرێت؟ چەندە ئەستەمە بۆ ئاسانیە کە چاوەڕێ دەکرێت ئەم حکوومەتە ئینتیقالیە دروست بکرێت، بەڵام بربەستەکان چین و بربەستەکان لە بەردەم کوردیشا چی دەبێت ئەگەر لە حاڵەتێکان نەیتوانی مافە دەستوریەکانی خۆی بەدەست بهێنێ؟ ڕۆژمانە دۆخەکە ئاڵۆزە نێتوانین دابەشی بکەین بەسەر دوو کامپە. کامپێکیان ڕەنگە ئیسرائیل و ئەمریکا بێت لەگەڵ ئەسەدە، هەرچەنگ ئەسەدە ناچێتەوە ڕیزە، بەڵام باسیەکەم بۆچی وەهاڵێم و ڕەنگە ئەوی کامپەکەی تریش تورکیا و قەتەر بێت. لێر تەنها هێزێک کە ئەمریکا و ئیسرائیل بتوانن کاری لەگەڵدا بکەن هەسەدەیە، نەک لەبەرەوەی کە کوردن ئەوێ حەزەکەم کورد لە پاکێشێ دەرک بکەم. نە ئەمریکا نە ئیسرائیل مامەڵە لەگەڵ هەسەدە ناکا وەکو کورد، وابزام هەسەدە خۆشی مامەڵە لەگەڵ خۆیان ناکە وەکو کورد، بەڵکو هەسەدە هێزێکی سووریە کە تەنها ڕاستە پێشڕەوی کوردە، بەڵام تەنها لە سا چلی کوردە. بە بۆچووری منەوە ینی کارێکی زۆر باشە کە هەسەدە خۆی وەکو هێزێکی ئەتریشی یانەتەوەی
ناناسێنێت بەڵکو وەکو هێزێکی سووری خۆیان ناسێنێت لای من ئەوە زۆر پۆزتیڤە. ئەگەر سەیری لەبەر چی کاگڕێ بوار لەبەر چی؟ لەبەرەوەی کە تۆ خۆ وەکو کورد ناسان تۆ کوردی لە ڕقەت چیەکەی پاڵە پێوانین ئەبنێرنەوە سەر قەیتانێکی سەر سنوور ئەڵێن ئەوە کوردە تۆ لەوێدانی شێ مافی خۆتەینی وەکو چیان لە کوردی عێراخر ئاوا لە ویژەکەن بە قەناعەتی من بۆ چوونێکی زۆر ساڵحە کە هەسەدە خۆی کورد ناناسیێنێ خۆ ئەگەر سەرنجی هەموو ڕاگەیان مشتیان بدەن ئەسەدە هێزێکی سووریە کە ئەتوانێت لە نێوەندی نەودەوڵەتیا کاری لەگەڵا بکرێت. هێزێکی کوردی بواە زەحمەتتر بوو کاری لەگەڵدا بکرێت. بۆچی هەسەدە ینی پێگەیەکی باشی هەیە تا ڕادەیەک لەبەر ئەوە نییە کە کوردە لەبەرەوە نییە کە هەسەدەیە لەبەرەوەی کە هەیئەی تەحریری شام و جێیشی سووریای حوڕ کە هەردووشیان قەتەر و تورکیا پژگیریان لێکەن سونی تونڕەون ئەگەر ئیسرائیل بە حەماس ڕازی نەبوو بێ لە شریدێکی پچکۆلە لە خوارەوە لە غەزە بڕوان ناکەم ئیسرائیل ڕازی بێ بە دامەزرانی دەوڵەتێکی سوننا بگرە لە حەماسیش تونڕەوتر لە سووریا. ئەم جەنگە لە نێوان ئەم دوو هێزایە جا ئەمریکا و ئیسرائیل ئەتوانن چی بکەن لە چەند ڕۆژی ڕابردووە. باشە کاگەڕێ بوار کاکارۆغ ئاماژەی بۆ خاڵێک کرد لەبارەی با بڵێن ئەگەر لەسەر ئەساسی دینی یان تائیفی ئەم حکومەتە ئینتیقالیە دروست بکرێ ئەو دەڵێ ئێستا گروپە چەکدارەکانی سووریا بە تایبەت تەحریری شام و ئەو گروپانی دیکەش کە ئێستا تێکەڵاو بوون لەگەڵ تەحریری شامەوە باگراوندێکی ئیسلامی ڕەنگە تونڕەویان هەبوو بێت لە ڕابردووە بەڵام ئێستا ئەو دەڵێ وا خۆیان نیشان ئەدەن کە لەگەڵ با بڵێن ئەو بیر و ڕابۆچوونەی پێشووتریانە نەماون هەر دەستپێک بۆ نمونە کۆمەڵێک با بڵێن وردەکاریان خستە ڕوو دەبارەی حکومڕانی خۆیان لە داهاتوودا کە چۆن دەبێ ئەوان دەڵێ خەڵک ئازادە لە جلوبەرێک زۆر لە کەس ناکەن بۆ هەنێ بابەتی تر ینی وا خۆیان نیشان دەدەن کە لەگەڵ با بڵێن مۆدێرنان ینی لەگەڵ حکومڕانیەکی مۆدێرنان ئەمەوان ناکات کە ڕەنگە ڕاوبۆچوونی ئەمریکایەکان سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئەوان گۆڕانکاری بەسەرابێ چونکە هەلومەرجی دروستبوونی شەڕێکی ناوخۆ لەم ئانوساتەدا بە ئەگەرێکی زۆرەوە دەکرێت ڕوو بدات لە سووریا. وڵاتانی زلهێز چیەکەن بۆ ڕوونەدانی ئەم شەڕە ناوخۆی یا ئەم کوشتارگەی کە ڕەنگە چاوەڕێی سووریا بکە؟ یعنی ئەڵێن شەڕی ناوخۆ ڕۆیە شەڕی ناوخۆسا بەردەوامە. تورکیا و جێیشی سووریا حوڕ پەلاماری هەسەدەیان ناوە لە چەند جەیەکەوە شەڕە ڕۆژانە تورکیا بە درۆن خەڵکە کوژێت تۆ بارانیەکات ینی شەڕی ناوخۆ بەردەوامە. ئەگەر تورکیا نەتوانێت ئەسەدە لە ناو بەرێ بە زۆر زەحمەتە لە ناو بچیە تورکیا و قەتەریش ناتوانن سیاسەتی جیۆپۆلیتیکی خۆیان جێبەجێ بکەن کە لە ئامانجیانایە. ئامانجی هەردوو لایەن قەتەریش و سووریا ئەوەیە کە لەوێدا دەوڵەتێک دروست بکەن کە وەکو درێژکراوەی خۆیان بێت کە دەوڵەتێکی ئیسلامی تێکەڵە بێت. بڕوان ناکەم بتوانێت هەرگیز دابمەزرێت کە باسی حکوومەتی ئینتیقالی ژەکەن بە بۆچوونی من ڕەنگە بڕیار بدرێ بەڵام هەرگیز ئەو هێزانەی ئەمڕۆ لە سووریا ناتوانن لە دەوڵەتێکا کۆ ببنەوە. هەر ئێستاش دەیبینین کە هەیئەی تەحریر و لەگەڵ جێیشی حوڕ پێکەوە کۆمەڵی بڕیاریان ناوە بەبێ ئەوەی ئەسەدە بەشدار بێت. بۆ نمونە ئاڵای سووریان گۆڕی ئاڵای سووریا بە دەستورە گۆڕێ دەستوریش پێویستی بە پەرلەمانە پەرلەمانیش پێویستی بەوەی ئەو بڕیارە بات. مانای ئەوەیە بەڕاستی هەر لێستاوە وەکو دەوڵەت معامەلاکەن. من زۆر ڕەشبینم لە بەرامبەر داهاتی سووریا لەبەرەوەی کە بڕوان ناکەم لێرەوە بچێتە هیچ جێگەیشی کەوە کە وڵاتێکی ئارام و سیڤڵ بێت. باشە خەڵکەکەی کاگڕێ بوار بۆ ئەوە شەڕیان نەکرد بۆ ئەوە قوربانیان نەدا کە
بارودۆخێکی باشتر لە سەردەمی ئەسەد دروست بکەن بۆ وڵاتەکەیان؟ ئەخر بابزان چه قوربانی یاوە، ینی ئەم جێشی سووریای حڕوو لەگەڵ هەیئەی تەحریر کۆمەڵێ بەکرێ گیراون، بەکرێ گیراوی تۆنڕەون کە بە پارەیەکی زۆری قەتەر و بە هاوکارێکی زۆری تورکیا خراونەتە ناو ئاخێنراونەتە ناو سووریاوە. باشە کاگرێبار بابەتێکی تر هەیە، ینی کە ڕەنگە لەبارەی بۆچوونەکانی جەنابتەوە پێشتر ئەگەر بەشێک لەم هێزە سەربازیانی کە لە سووریا ڕۆڵیان هەبووە نزیک بوو بن لە ئێرانیان لە رووسیا، ئێستا ئەو دوو وڵاتە با بڵین تا ڕادێکی زۆر هەژمونیان لە سووریا نەماوە. رووسیا دەزانین کە لەولاوە مەشغوڵە سەرقاڵە بە شەڕی ئۆکرانیا و ململانەکانی خۆی لەگەڵ ئەوروپا و ئەمریکا، لەم لاوە ئێران بە هەمان شێوە چۆن سەر ئەپەرژێن لە سووریانی چی هاوکاری و گروپە چەکدارانە کاوکاتە بەردەوام من لەو شەڕە ناوخۆیی کە هەڵیگیرسێنن. ئەو بەشدارە معلومە کە تورکیا قەتەرە، ینی هیچ لایەکێکە نییە، پارەیەکی زۆری قەتەرەوە بە هاوکاری تورکیا. ینی ئێستا سەیری جێشی حڕ، جێشی حڕ تێکەڵەیەکە بەڵام بە ڕێنمایی تورکیا و بەچەکی تورکیا شڕەکە، ئەمە و درۆن و چەکەی لەکوێ. باشە قەتەر و تورکیا چیان ئەوێ لە سووریا کاک ڕێبوار ئەگەر وەگەوە بێ کە جەنابەت باسی لێواکەی هەنی بەرژەوەندی ئەگەر تورکیا لە ڕووی مادی و با بڵێن لە ڕووی استراتیژیەوە سوودمەند بێ، قەتەر لە چیەوە سوودمەند دەبێت، لە چ ڕوویەکەوە سوودمەند دەبێت؟ ینی هەمان پرسیار بۆ ئەفغانستانیش باشە. قەتەر کەڵک لە چی وەرەگرێت کە تالیبان بەڕێکەوتنێکی زۆر و بە گفتوگویەکی زۆر تالیبانە خاتە ئەفغانستانەوە، چونکە ئەوێ ئایدۆلۆژی سیاسی، ئایدۆلۆژی ئیسلامی سیاسی لە ناوچەکەدا درێژ بکاتەوە. تورکیاش هەمان شت. کاتە تۆ چاوەڕی ئەوە ناکەی کە کورد لەم گۆڕانکاریانی کە لە سووریا دروستە بێ وازە شەڕی ناوخۆ بێنین، بەڵام لە گۆڕانکاری سیاسیەکانە کورد هیچی دەست دەکەوێت لەم حکوومەتێک کە دروستە بێ لەم با بڵێن داهاتوی سووریا کە ئێستا خەریکە بنیاد دەنرێ؟ من باوەڕم بەوە نیە حکوومەتی سووریا دابمەزرێ، بەڵام باوەڕم بەوەیە کە جارێکە ناچێتەوە دۆخی پێشووی، دۆخی پێشە سەدی هۆکار زۆرە، یەکیانم ئامادە ئەوەیە کە تەنها هێزێکی سیاسیە کە وڵاتی شارستان وەکو ئەوروپا و ئەمریکا با ئیسرائیلیش بخەمە سەر بتوان مامەڵەی لەگەڵا بکەن. هیچ لایەنێک لە ئەوروپا ئەزانم ئێستا ئەوروپا هەمووی سەرقاڵی کێشەی خۆیەتی وەکو پێشوور جارێکی تر نە ئەمریکا و نە بەریتانیا و نە ئەوروپا نانوێ بێنەوە ناو خۆرەڵاتی نێوەند. زۆر باشە، بەڵام لەگەڵ وەردا زۆر باشە هێز دەتوان کاری لەگەڵا بکەم، بڕوان ناکەم ئیسرائیل ئەمریکا یان ئەوروپا بتوانێت لەگەڵ هەیئەی تەحریری شام و لەگەڵ جێشی حڕی سووریا کار بکەن. کاک ڕێبوار دەزانین کە سووریا ڕەنگە ناوچەیەکی بەرهمێنەری سەرەکی نەوت و گاز نەبێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، بەڵام بە چاوێکی دیکەوە سەیری سووریا دەکرێت لەوەی کە ئەشێ لە ڕووی استراتیژیەوە شوێنێکی گرنگ بێ بۆ گواستنەوەی نەوتی ناوچەکە بە نمونە عێراق. ئەگەر ئەمە با بڵێن سەر بگرێت لە حکوومەتی داهاتووی سووریا بیەوێ خاکەکەی بەکاربێنێ بۆ گواستنەوەی نەوت، ئەو کاتە ئەمریکا چی دەکات؟ با بڵێن وڵاتانی ناوچەکە چی دەکەن؟ چۆن ئەم بابەتە ڕێک دەخرێتەوە؟ ئایا کاریگەری دەبێت لەسەر داهاتووی عێراق و هەرێمی کوردستانیش بە تایبەتی، چونکە هەم عێراق هەم هەرێمی کوردستانیش خاوەنی نەوتن. ئێستا ناکۆکی هەیە لەسەر گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستانە، خۆ لەکوێوە ئەم نەوتە بگوازرێتەوە بفرۆشێ؟ ڕەنگە بەشێک لەو شەڕێک کە تورکیایکە لە سووریا پەیوەندی بەوە بێت، پێچکە لەوە سووریا خۆشی نەوت و گازی هەیە، ئێستا لەژێر لەو ناوچانەیە کە لەژێر دەستی حەسەدەیە و ئەمریکیەکانی لێ ئێنێ بێ بەڕاستیە بێت، ینی کۆمەڵشتە بێ لە یەک جیا بکەینەوە، یەکەم سەیری زەمین بکەین. ئەمڕۆ چی لەسەر زەمینە؟ ئەوەی ئەمڕۆ لەسەر زەمینە وڵاتێکی کاولە کە بە درێژایی 53 ساڵ یەک خێزان بەڕێوەی بردووە، هیچ دەستگایەکی تیا نییە سربەخۆ بێ، کۆمەڵی مەدەنی نییە، هیچ دەستگایەکی دموکراتی نییە. ئێستا کۆمەڵێک چەکدار یا کۆمەڵێک هەسەدەی لێ دەکا، کۆمەڵێک بەکرێگیرا و قوتالە ئەگەر حەزە لە وشەیە بێ هاتوون لێرە ئەڵێن ئێمە حکم بکەین.
من حەزەکەم حکمی بزانم حکمی چیەکەن یەکەم دوم ئایا چ زەمین چ شەرعێتێکیانێ و چ زەمینەیەکیانێ حکومکردن ئەبووە یەکەم جار لە خەڵکی ناوچەکە سوزان لە شارەکان لە دیمەشق خەڵکیان کۆ بکردایەتەوە چەند کۆمەڵێکیان دروست کردایەکە ئەو کۆمەڵانە ئیشی ناوچەکانی بەڕێوە بردایە بۆ ئەوەی وردە ئەمانە بە چەند مانگێک پەیوەندیان بکردایە و ببوونایە بە جۆرێک لە دەستگایەکی کار بەڕێوە بردن چوزانە پاکردنەوەی شەقامە و ئاوە و کارەبایە ئەوانە و دەست بەسەر بانکان نابێتیەوە بەس ئەمان کابراایەک هاتووە کەس نازانێت لەکوێ هاتووە ئەڵێ ئێمە حکوومەتێکی ئینتقالی دروست دەکەین خۆشی سەرۆک وەزیرانێکی باشە پێدوانیە کاگڕێ بوار کە پێشتر گڵۆپی سەوز بۆ ئەم هێزانەیە خودەم کەسانەی کە ئێستا ڕۆڵیانەیە لە دروستکردنی حکوومەتی داهاتووی سووریا کە گڵۆپی سەوزیان بۆ هەڵکرابێت لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە لەلایەن ئەمریکاوە لەلایەن ئەوروپاوە لەلایەن تەنانەت ئیسرائیلیشەوە چونکە ئیسرائیل لەو چەند ڕۆژەیە تەنها وەک تەماشا کار سەیری سووریایە کرد نەخێر بە هیچ جۆرێک ئەمانە تەنها تورکیا و قەتەر هێناونیە هیچ لایەنێ هەسەدەن نەبێت کە هێزێکی سووریە هێزێکی سووریا و لە ناوچەکەی سووریا و پڵاوە ئیتر باش بێ خراپ بێ سووریە بەڕاستی بەڵام ئەم هێزانەی تر کشانەوەی رووسیا و ئێران ئێوە چۆن سەیریەکەن کاگڕێ بوار کشانەوەی ئێران شێنرایەوە ئیسرائیل کە هەموو سەرکردەکانی حیزبوڵای لە ناو برد و نەیهێشت ئێران و هەشتی شعبی عێراقیش لە ناو سووریا هەناسەبە ئەوە کاریگەری ئەوەی رووسیا خۆ کاک ڕێبوارێنی رووسیا لە ماوەکانی لە چەند ساڵی ڕابردووە دۆنەرێکی سەرەکی بووە بۆ بەشێکی زۆر لە هێزەکان لە سووریا بەتایبەت ئەسەد ینی چۆن لە خاڵێکە وەستا ینی هاوکاریەکانی بۆ ئەسەد وەستاند چونکە رووسیا توش کراوە بە شەڕێکی زۆر قورسەوە کە یەک لە سەرسێی دەستکەوتی نیشتیمانی بۆ ئەو شەڕاچێت هەتاکو زۆربەی چەک و تەقەبەنی کە لە سووریا هەیبوو واستیەوە بۆ رووسیا جارێکی تر پاشیەوە کە ئەو هێزانەی داپۆشیان لە ڕژێمی ئەسەد دەکرد نەمان وەکو حیزبوڵڵا و ئێران و هەشتی شعبی عێراقی و کۆمەڵێکی دیکە ئیتر ڕوخانی ئەسەد ئاسان بوو زۆر ئاسان بوو بۆ خێراییە بوو کە حکوومەتی سەدام حوسێن ڕووکا بەڵام ئەم هێزانە هاتوونە ئەم هێزە چەکدارانە وەش زۆر گرنگە ئەمە هێزێکی سیڤڵ نین هێزێکی چەکدارن هاتوون بە خەڵکڵێن ئێمە حکوومەت دامەزرین ئێوە هیچ نین کۆمەڵی خەڵکن بەڕاستی پێویستان ئەوەیە لە نەخۆشخانە ڕیهابیلیەی بکرێنەوە جارێکە ئاسایی بکرێنەوە هەموو ژیانتان لە شەڕە زۆر باش بۆیە بەڕاستی من هیچ گەژ نیم بە داهاتی سووریا داهاتوی سووریا وەکو داهاتوی عێراقی لێت ڕەنگە پاش چەند ساڵێک شەڕ مە پێشبینیە دیارە پاش چەند سپاسی هەردوو بەکەم کارە خۆشناو سەرۆکی ئینستیتوی توێژینەوەی ئەمریکی کوردی کابچۆی ڕاستەوخۆ لەولێرەوە لەگەڵمان بووی وهروە میوانەکەی دیکەم ڕێبوار فەتاح نووسەر لە بریتانیاوە لەگەڵمان بوون سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون بە ئێوەی کاتێکی خۆش بۆ بوو لاکتان خواتان لەگەڵ